ئێستا کە حکومڕان لە کوردستانە یەکێتی و پارتیە، ئایا بەڕای جەنابی مامۆستا کرێکار تاکەی ئەم دوو حیزبە ئەم دوو هێزە حکومڕانی کوردستانەکەن؟ پارتی و یەکێتی وەکو هەموو تاغوتێکی تری سەرزەمین بۆ ئەوە هاتوون کە بمێنەوە گەر لێیان گەڕی تا ڕۆژی قیامەت حکومەکەن. ئەگەر ئەندام لەسەر ئەندام پەروەردەی کەن و جیل لە دوای جیلیان بێ و هەرەڵەنە سەرجیلی بابوو باپیرانی خۆمان بە دیکتاتۆری هێناومانە و بە دیکتاتۆریە ڕێنڕام خۆی سونەتی ژیان وایە کە نە فیرعون و نە نەمرودیش نەمانەوە لەسەر حکم. لەس هەردەمە شاوینی زۆر لەو تاغوتانەی تر هەموو غلۆر بوونەوە، نەخشە بێ لەمانەی ئێمەش زوو غلۆر ببنەوە بڕۆنە زبڵدانی تاریخەوە. ئەمان تاکەی ئەمێنەوە تا ئەو کاتەی کە ئیرادەی ئەو گەلە ئەو خەڵکەوای لێدێکە ببێ خاون ئیرادەی خۆی بتوانێت بە سربەخۆیی خۆی کار بەدەستانی خۆی هەڵبژێر، بتوانێت بە ئیرادەی خۆی دەستورێک داڕێژێ، ئەو دەستورەیە خرێتە بەردەستی مناقەشەی بکە، لە مەدای ساڵانێکی توولانیە مناقەشەی بکە هەتا کۆ بێ بە دەستورێک خەڵک پێوەی پابند بێ. ئێمە بە نیسبەتی ئەهلی ئیسلامەوە باوەڕمان وایە ئەو دەوڵەتە، ئەو ئیرادەیە و ئەو هێزە دەسەڵاتدارە سیاسیە لەسەر دوو بنەما دروستن. بنەمای یەکەم شەرعەتی دەستور، بنەمای دووهەم شەرعەتی هەڵبژاردن. هەر کەسێ بێتە سەر حکم لە کوردستانە ئێمە هەر بەر هەڵستکاریە بین هەتا ئەم دوو سیفەتەی تیا بێ، هەتا بەپێی دەستوری ئیسلامە بێ، لە 100% بەپێی ئیسلامە بێ و یەک بڕگە قانونی نابێ بمێنە کە مخالیف بە شریعەتی ئیسلام بێ. ئەجێنا هەر بەر هەڵستکاریە مێنین و دووهەمیش ناشێ خۆی فەرزکا بەسەر ئێرادەی ئەو هەموو خەڵکە. تاغوتێک بە تەنیا ناتوانێت بێ بڵێ من لا أريكم إلا ما أرى ولا أهديكم إلا سبيل وما أهديكم إلا سبيل الرشاد وەکو فرعون يقول. هەر خۆ مەزانم ڕێگاتان نیشان دەم. خەڵک عەقڵی هەیە، هەزاران هەن لەوانە مسەقف‌ترن، عاقڵترن، بە ئەزموونترن، گەشتوان خۆشیان بپاڵێون بۆ ئەو شوێنە. لەبەرەوە پێم وایە ئەو کاتێک کە ئێرادەی گەل ئەو خەڵکە خۆیان بەسەر بە خۆی خۆیان نەتوان کار بەدەستانی خۆیان هەڵبژێرن، ئەو کاتە ئەتوانن بیان گۆڕ.